وەکو کۆتا وێزگە و پڕهیواترین وێزگە باسی IVF بکەین مناڵی بلووری. ئەم چارەسەرە کاریگەرە چۆن ئەنجامەدرێ؟ قۆناغەکانی چین؟ بە چەند ستێپ ئەنجامەدرێ؟ بەیانی هەموو لایەکتان باش سەرەتا هیواجارم لە کۆتایی ئەم پانێڵەیە بتوانین هیوایەکی یەکجار گەورە ببەخشین بە هاوسەران، چونکە بەڕاستی زۆربەی کێشەکانی نەزۆکی سپاس بەخوا ئێستا چارەسەر دەکرێت. ئەم پرۆسەیە بە جۆرێک ئەنجام دەدرێت. سەرەتا ئێمە هەڵەستین بە ئامادەکردنی خانمەکە، واتە خانمەکە ئامادە دەکرێت کە هێلکەی باشی هەبێت، واتە ژمارەیەک هێلکەی هەبێت و ئەو هێلکانە لێ ڕائەکێشرێت، واتە وەرەگیرێت، لە هەمان ڕۆژدا تۆی هاوسەرەکەشی وەرەگیرێت و ئەم هێلکەوتەوە لە ناو تاقیگەدا دەپیتەندرێت. پاش پیتاندن هێلکەوتەوەکە بێتە کۆرپەلە بێگومان و ئەو کۆرپەلەیەش پاش ئامادەکردنی منداڵدانی خانمەکە بۆ وەرگرتنی ئەو کۆرپەلەیە ئەگوازرێتەوە ناو منداڵدانی خانمەکە. دەرەوەی جستەیە پیتاندن ڕوئەدا بەڵێ بێگومان پیتاندنەکە لە دەرەوەی جستەیە ڕوئەدات واتە لە تاقیگای ڕوئەدات. درستە، دەستان خۆش بێ دکتۆرە. کێن ئەو هاوسەرانەی کە ئەتوانن ئەم IVF بکەن و وا ڕێگاکانی تری چارەسەریان بۆ دەست نادا، بە نمونە مناڵی پیتاندنی دەستکرد یا چارەسەر بە دەرمان؟ بەڵێ کۆمەڵێک کێشەمان هەیە کە چارەسەرەکەی بەڕاستی باشترین بۆی ئەنجامدانی مناڵی بلووریە. یەکێک لەو کێشانەویش ئەوەیە ئەگەر هاتوو خانمەکە بۆریەکانی هێلکەدانی گیراوە، جا ئایا ئەو بۆریگیرانە بەهۆی هەوکردنەوە بێت یاخود لە ڕێگەیەکی زگماکی یاخود لە ئەنجامدانی پێکۆنووسان بێت بەهۆی نەشتەرگەری پێشووتر، یاخود هەندێک خانم کە تووشی دووگیانبوونی دەرەوەی منداڵدان ئەبن لە ئەنجامدا لەوانەیە بێت هۆی ئەوەی کە بۆریەکەی لەدەست بدات. باشترین چارەسەر بۆ ئەم جۆرە خانمانە بێگومان ئەنجامدانی منداڵی بلووریە. هەروەها ئەگەر هاتوو هاوسەری خانمەکە کێشەی کەمی تۆی هەبوو بە جۆرێک کە تۆکانی ئەوەندە کەم بوو کە نەتوانرا لە ڕێگەی دەرمان واتە لە ڕێگەی سروشتی دووگیانبوون یاخود لە ڕێگەی ئەنجامدانی تەلقیح صناعیە وانەیە بتوانن دووگیان بن، لەم حاڵەتەشە بەڕاستی باشترین ئەنجامدان بۆیان ئەنجامدانی مناڵی بلووریە. چونکە بەداخەوە زۆربەی کات ئێمە کە ڕوبەڕووی ئەوە ئەبینەوە کە هاوسەری خانمەکە نایەت بۆ پشکنین. ئەمە ڕۆژانە چەندین نەخۆشی ئەو هامان هەبووە. هەرێکێک لە نەخۆشیەکانم ماوەی 6 ساڵ خانمەکە دەرمانی وەرگرت بوو بەبێ هیچ سوودێ، یعنی هیچ کێشەیەکی دووگیانبوونی نەبوو. بەداخەوە دوایە کە داوام کرد هاوسەرەکەی بێت، هاوسەرەکەی ڕازی نەبوو، بە جۆرێک ڕازی ماکردمان بەس پێی بڵێ دکتۆرە ئێوە قسە بکات لەگەڵ. پاشەوە دەرچوو کە کێشە سەرەکیەکە لە هاوسەرەکەیە و کاتێ هاوسەرەکە دەرمانی پێویستی وەرگرت لە ئەنجامدانی یەکەم تەلقیح صناعی سپاس بۆخوا پاش 6 ساڵ یەکسەر دووگیان بوو و هەر لە ماوەیە نەشتەرگەری مناڵبوومان بۆیان کرد و سەرکەوتوو بوو سپاس بەخوا. یەکێک لە هۆکارەکانی تریش ئەوەیە کە زۆربەی کات خانمان بەڕاستی ئەبینین خانمەکە یان بە تەمەنێکی گەورە هاوسەرگیری دەکات، ژمارە هێلکەکانی کەمە لەو تەمەنەیە، یاخود خانمەکە خۆی زگماگی هێلکەی کەمە. ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کە باشتر وایە ئەو هێلکەکەمە بە زووترین کات ڕێگەی مناڵی بلووری بگرینە بەر بۆ ئەوەی کە هێلکەکانی لێ نەڕوات. هەروە هەندێک هۆکاری ترمان هەیە بۆ هەندێک هۆکاری ترمان هەیە بۆ ئەنجامدانی مناڵی بلووری، ئەوش ئەوەی لەوانەیە هەردوو هاوسەر هیچ کێشەیەکیان نەبێت بەڵام دووگیان نابن. ئەمەش یەکێکە لەو هۆکاران کە پێ ئەتوانین پێی بڵێن هۆکاری نەزۆکیەکان تا ڕادێک نەزانراوە کە ئەمەش سەتاسی نەزۆکی ئەگرێتەوە کە ئەمانەش بەڕاستی سوودێکی زۆر باشە بینن لە ئەنجامدانی مناڵی بلووری. هەندێک جار خانمەکە لەوانەیە کێشەی تری زگماگی هەبێت لە ناو منداڵدان واتە ناڕێکی هەبێت لە ناو منداڵدان کە پێویست کات بە منداڵی بلووری بە ئەنجامدانی مناڵی بلووری کۆرپەکەی بۆ دابدرێت. هەروە هەندێک هۆکاری ترمان هەیە لەوانە کە ئێستا ئەتوانم بڵێم تا ڕادێک زۆر بووە لە ناومان، ئەویش کێشەی فرەکیسی هێلکەدانە یاخود هەروەها کێشەی ناوپۆشی منداڵدانی کۆچکردوو کە پێی ئەڵێن ئیندۆمەتریۆسیس. ئەمانش بە هەمان شێوە کێشێکی ئەتوانە سوودێکی باش ببین لە ئەنجامدانی دوای دەرمان و ئەوانە پاش ئەوەی کە ئەوانە بڵێ سوودیان نبینی لە دەرمان یاخود ئەنجامدانی تەلقیح صناعی ئەتوان سود ببین لە ئەنجامدانی مناڵی بلووری. هەروە شتێکی زۆر گرنگ هەیە بەڕاستی ئێستا ئەوش ئەوەی کە ئەتوانم بڵێم نەخۆشی شێرپەنجە هەم لە کوور و لە کچ لەوانەیە کە پێشەوەی هاوسەرگیریان کردووە هاوسەرگیری بکەن واتە پێشەوەی دەرمانی کیمیایی یاخود تیشک وەربگرن پێش ئەوەی کە تۆکانی کوڕەکە یاخود هێلکەکانی کچەکە تێک بچێت لە ڕێگەی دەرمانی کیمیایی یاخود تیشکەوە باشتر وایە کە هێلکە و تۆکانیان بۆ هەڵبگیرێت. پاشەوەی کە هاوسەرگیری دەکەن سپاس بەخوا کە ئەمە ڕێژێکی زۆر باش ئەتوانن سەرکەوتوبن بۆ خستنەوەی نەوەی نوێ. هەروە هەندێک جار هاوسەرەکە بین هاوسەرگیریان کردووە خانمەکەیان هاوسەرەکەی تووشی شێرپەنجە بن، لەم حاڵەتە ئەتوانین کە مناڵی بلووریان بۆ بە ئەنجام بگەین و کۆرپەلەکە هەڵ ئەگیرێت بۆیان پاش ئەوەی کە تەندروستی خانمەکەیان هاوسەرەکەی باشە بێت پاش چاکبوونەوەی لە نەخۆشیەکە ئەتوانرێت بۆیان بگوازێتەوە. و ئەتوانم بڵێم لەم سەردەمەش ئێستا بەڕاستی یەکێک لە سەرکەوتووترین
تەکنیکەکانی کە بەکاردێت لە ئەنجامدانی مناڵی بلووری ئەوش ئەوەیە ئەتوانین بتوانین دیاریکردنی نەخۆشیە بۆماوەیەکانە ئەو نەخۆشیە بۆمایانە بوون منە هەندێک هاوسەر هەیە یعنی پێش ئەوەی چاندنەکە بکەن ئەزانن کە ئەمە کێشەی بۆ ماوەی یەکێک لەوانە مەسەڵەن خانمان هەیە یان هاوسەر بڵێن چەند ژمارەیەکی زۆر مناڵیان بووە بەس مناڵەکان لە ماوەی ڕۆژێک پاش 2 ڕۆژ مردوون بەهۆی کێشەی زگماگی یاخۆت بۆتە هۆی لە بارچوونی یەک لە دوایەک ئەمانەش یەکێکە لە هۆکارەکان بەڕاستی کە ئەتوانین بەسەرکەوتی مناڵی بلووری بۆیان بە ئەنجام بگێنن پاش ئەوەی کە ئەو کۆرپەلەیە پشکنینی بۆ ماوەی بۆ دەکرێت کە کۆرپەلەیەکی تەندروستە اینجا لە منداڵدانی دایکەکە دائەندرێت هەروەها یەکێک لە نەخۆشیە باوەکانی ژەوێت کە ئەتوانین بڵێن سالەسیمیا ئەو هاوسەرانی کە هەڵگەری سالەسیمیان یەکێک لە باشترین چارەسەرەکان بۆیان ئەنجامدانی مناڵی بلووریە پاشەوەی کە کۆرپەلەکە پشکنینی بۆ دەکرێت کە ئەو کۆرپەلەیە توشبووی تەلاسیمیانە ئەنجا گوازرێتەوە ناو مناڵانی دایکەکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی